ئەوانی کەسابەتەکەن لە هەر شوێنە کەسابەتەکەن جوان گوێ بگرن. ئەو کەسانەی کە بازرگانی دەکەن، دوکانتان هەیە، کەسابەتی تر دەکەن، لە مەعرەزن، لە مەیانن، لە بازاڕن، لە مارکێتن، لە هەر شوێنێکن، کۆمەڵێک سزای زۆر قورسەیە. 4 سزای قورس بۆ کێیە؟ یەکەم، پێغەمبەری خوا فەرمێ صلى الله عليه وسلم لحديثك صحيح بخاري ومسلم وصحيح ترغيب وانا هاتو كمال الروايات كويانم كردو توا خوشويستي خوا فرميه صلى الله عليه وسلم للروشي قيامته كمال كسيك هي كان تعقمك نسي تعقم زياتريش يك تعقمك باسكين ام كسانا خواي قورة بالرحمة قسانا قلاناك بالرحمة وقسانا لقلاناك واتليان توريو بغضب وقسانا قلاك يكم خوا بالرحمة وقسانا قلاناك دوام بتشاوي الرحمة تماشايناك بتشاوي توريو سزاو طولو تماشايناكات سيم خواي قوري لقناه تاوان باكياناك توليان خوش نابي 4 ولهم عذاب أليم سزايكي بأيشو آثاريشي بيان دانا خواي قوري أي یەکێ سەحابەکان فەرمووی ئەی خەسارەتمەند بێ ئەم کەسە کێیە، ئەم دۆڕاوە کێیە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆمان باس کە کەسێک خوا قسەی لەگەڵا نەکا بە ڕەحمەت، بە چاوی ڕەحمەت تەماشای نەکا، لە گوناه و تاوانی خۆش نەبێ، ئێش و ئازاری بدا بە عەزابێکی سەخت، سزایەکی قورس و گرانی بۆ دابنێ، ئەو خەسارەتمەندە کێیە بۆمان دەستنیشان کە ئەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی کێیە؟ فەرمووی پیاوێک شتێکە فڕۆشی، ئەڵێ ئەم شتە بەخوا ئەوەندەم پێداوە، بەخوا بە ئەوەندە کڕیمە، بەڵام لە ڕاستیە ئەوەندەی پێ نەداوە. دەفەرمێ فەصەدەقەه، کابرای بەرامبەر باوەڕی پێ ئەکات، چونکە ئەڵێ بەخوا ئەوەندەم پێداوە، بەڵام ئەوەندەشی پێ نەداوە. ئەو کاتە پێغەمبەری خوا فەرمێ صلی الله عليه وسلم کابرای بەرامبەر ئەخەڵەتێنێ بە سوێنێکی درۆ، أي خلتيني على بخوا أو أندم بيداو بلام أفرمي فأخذها وهو على غير ذلك بلام راستي أو نبي نداو يعني سيك تولا أنا لو أنا بهوي 250 دينار حديث شمولتك بهوي 1000 دينار وبهوي 5000 وزيادة كم تر بخوا أو أندم بيداو بلام أو نشي بينداو كواتا أجر جاري أمشتت كردوا ما فكب غيرنا بخلكي أجر ديها وسطها جار أمشتت كردوا قرب سرت خوا بشاي رحمة ما شانك بەڕەحم و میهرەبانی خۆی قسە لەگەڵا ناکە، لە گوناه و تاوانیشت خۆش نابێ و عەزابێکی بە ئێش و ئازاریشی بۆ داناوە، چونکە وتوتە وەڵڵاهی ئەوەندەم پێداوە لە کاتێکا وەڵڵاهی ڕازگۆش نیت. ئەمە چەند کەس ئەگرێتەوە، چەند کەس لە ئێمە شمولی ئێمە دەکات تەنها لەبەرەوەی کابرا بخەڵەتێنێ بەس بۆی شتێ پارەی دەستکەوێ بۆ بووک و زاواک و کوڕ کچەکانی تەماشاکە سوێنێکە خوا سوێنەکەی ڕاست نییە، کەواتە ئاگادار بە. پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم ئەو کەسەی کە کەسابەتەکەی ئیشە شتەکانی دەفرۆشێ، کاڵاکەی دەفرۆشێ بە سوێنی درۆ، یا دەڵێ کابرا ئەڵێ شتەکانمان بە سیعری جوملە درۆشەکە حاشاسی، سیعری جوملە هەر نییە. جوملە زانی یعنی چی؟ ئەخە جوملە وەیە کە چۆنت کڕیاوە بیفرۆشیتەوە، یەخت ناکرێ تۆ ئەڵێ بە سیعری جوملەیە بەڵام جوملەش نییە، ئەوە درۆیە، ئەوە خەڵەتاندنەوە و حەدیثەکە شمولەکەت. بەخوا ئەوەندەم پێداوە ئەوەندەشی پێ نەداوە، بس تەنها سوێنە خوا بۆچی؟ بۆی کەسابەتەکەی بە حساب باشتر بێ و پارەی زیاتر پێیا بکە، بەڵام نازانێ خوا لێی تووڕە ئەبێ و عەزاب و ئێش و ئازاری بە قورسیەدا لە قیامەتە، کەواتە ئاگاداری خۆت بە.